ئەمسا پرسیارێکی تکەشم هەیە ئەگەر کەسێک بێتە داخوازیت کەسێکە باشیژبی بەستە سەر ئەوەی کە لێرە ئەژیە یعنی هەر لە کوردستان ئەژیە ڕەتیکەوە گوناحبار ئەبێ ئەی بۆ تۆ بەتەمای شوو بە کێکەی دەرەوە ئەرێوەڵە مامۆستا بۆی نێتە من گچکە بە زۆر نەخۆشیشتمان لێرانە دیتیا ئەجا حەزم لێیە بڕۆمە دەرێ خوێنەکەم لێ تاوکەم لێش بژیم وەڵا بێ ئەوە ئۆفەرێکی تایبەتت بۆ بێ خوشکەکەمەوە بێ حزمێکی خۆتان یا کەسێک بێوێ زەواجت لەگەڵاکە ئەوەیان نازانم ئەویان خۆت ئەزانی بەڵامی تر ئازادی خۆتان گوناحبار نابێگە کوڕەکە ڕێکوپێک ڕەتیکەوە لەسەروەی لێرە بەرەوەڵا گوناحبارە بیت خوشکەکەم بەرەوەڵا گوناحبارە بیت کوڕی ڕێکوپێکەم ڕۆژی لە دەرگاتان نادا ئاگات لێبێت و بە تایبەت لەم سەردەمەیە کوڕی ڕێکوپێک ئەوە نەکەم ماوە ئەوە نەکەم ماوە مەگەر خوا بزانێ والله هەر تۆ سەیری خزم و کەسوکارەکەی خۆت کە بزان چەند کوڕی ڕێکوپێکی تایە دەیاڵە بە پەنجەی دەست ئەژمێر درێن سەیری گەڕەکەکەی خۆتان کە بزانە چەند کەسی تایە بۆیە لە ڕێو لە جێەوە ئەگەر ئەزانی کوڕێکی ڕێکوپێک و دیندارە زەواجی لەگەڵا بکە و مەسەلەی ئەوروپا زیاتر خەیاڵ پەڵاوە یعنی زیاتر داڵغەیە زیاتر خەونە کاچیتە ئەوێ سەیرەکەی ئەوە ئەڵێ دەنگی دووهەڵ لە دوورەوە خۆشە ئەوەیە کاچیتە ئەوێ ئەو شتانی کە تۆ بەتەمای هەر هەمووی بوونی نییە هیچی بوونی نییە بڕۆی بۆیانە پیاو ئیزنت نادا بڕۆی بۆ خۆت لەوانە خەریکی ماجستێر و دکتۆرا بیت خەریکی دراست بیت پیاو لەوانە بۆیە ژنی کوردەهێنێ خزمەتی کا لەوانە باشە ماڵ و مناڵی بۆ پەروەردە بکە نەک بڕاتە دەرەوە لاف و گزاتی خوێندن لێبات و بە کەیفی خۆی بڕاتە دەرەوە شەو شڕ بەیانی بڕاو شەو دەڕێتەوە